لە کۆبوونەوە ناسایەکەی پەرلەمانی کوردستان بۆ خوێندنەوەی دۆم بۆ پرۆژە یاساکانی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەشدار دەبیت؟ ئێمە پێشەکەی ئەمە پێشەی ئەومان دووپات کردبووە ئێمە لەگەر ئەوەدان کە تەوافقەتی سیاسی وە تەوافقەتی نیشتیمانی دروست بکرێت لە نێوان ئەم لایەنە سیاسیان دیارە ئەمڕۆژ کە ئەم بابەتە گرنگی و ئەهەمێتی خۆی پێوە دیار بوو دیارە ئەمڕۆژ لایەنە سیاسیەکان کە کۆبنەوەی ئەو لایەنە سیاسیین کە لەناو پەرلەمان و دواتر لە کۆبنەوەی پێنج پۆلی و کە کراو بە بەشداری وەکەوەی گرتەرا و نەتەوەی گرتەکاندا دیارە ئەمە کام کۆبنەوەیە کە لە کۆبنەوەکان وا دیار بوو ئەو بابەتە باسکرا بە شێوەیەکی زۆر جدی مناقەشە لەسەرکرا. ئێوەش لەگەڵ دواخستنی و کۆبنەوەیدا بوون؟ بەڵێ منیش کەواتە لە کۆبنەوە ناسایەکەدا بەشدار نابیت؟ لا من ئەمڕۆ لە کۆبنەوەکەی بەشدار بوون لەو کۆبنەوەی کە ئەمڕۆ ئەو لایەنە سیاسیانە کە لە ئەو کۆبنەوەی کە هێوارێکرا ئێمە بەشدار بووین کە لە کۆبنەوەکەدا باسی ئەوە کرا کە اقتراحك وبيشنيارك لك كوبنوي بياني اگر هاتو دوان نخريتني بياني برلمان ناتوان رز ام لاينه سياسيه توافقت باش كاغايدا سياسي ويا توافقت اجتماعي درس كان لبر كاغايدا بابتك توشك لي باسكراو بوشك وازن الان او بزربانس بزورينا پشتواني لك استمن وڵامێکی کورتمەوێت لەسەرەوەی کە چەند کاژمێرێکی تر پەرلەمانی کوردستان کۆبنەوەیکی ناسایی دەکات. ئایدن ماڕۆ سەرۆکی لیستی بەری تورکمانی بەشدار دەبێت یاخودنا؟ برای بەڕێزم من دووپاتی بێت ئەگەر هاتوو ئێمە وەکو لایەنی سیاسی تورکمان وەکو لایەنی تورکمانی کە ئەگەر هاتوو ئەو تەوافقە سیاسیە و ئەو سازانە سیاسی لە نێوان لایەنە سیاسەکان دروست نەبوو ئێمە بەشداری ئەم کۆبنەوە ناکەین لەبەرەوەی ئەگەر هاتوو ئەم کۆبنەوە کرا وایە ئەو کۆبنەوە دواخرە وایە هاتوو بەبێ تەوافقی ئەم لایەنە سیاسیانە ئەگەر تەوافقی ئەم لایەنە سیاسیانە نەبێت لەوانەیە ئەم تەئسیراتی سلبی دەبێت بۆ بارودۆخی هەرێمی کوردستان لەبەرەوەی دەبێت ئێمە بە شێوازێکە دعمی ئەو تەوافقە سیاسە بکرێت بۆەوەی لەم قەیرانەدا ڕزگار بێت بۆ بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستاندا. بەڵێ ئایدن ماڕۆ سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە